تا ئێستا 23 خەڵاتی بەدەستهێناوە، 8 کورتە فلیمی دروست کردووە و بەشداری سەدان ڤیستیڤاڵی کردووە. دەرهێنەر و فلیمساز و بەرهەمهێنەری فلیمی سینەماییە. لە ساڵی 2002ەوە لە وڵاتی بەریتانیا دەژی و هەر لەوێش خوێندنی دبلۆم و بەکەلۆریۆس و دبلۆمی باڵا و ماستەری لە فلیمسازیدا خوێندووە و بۆتە فێرخوازی دکتۆرە لە بواری فلیمسازیدا. لە ساڵی 2015دا بەشدار دەبێت لە دامەزراندنی بەشی فلیمسازی لە زانکۆی سلێمانی و 3 ساڵ وانە دەڵێتەوە. لە ساڵی 2013دا یەکەم فلیمی خۆی دروست دەکات لە ڤیستیڤاڵەکانی دەرەوەدا 5 خەڵاتی وەرگرت و بەشداری 45 ڤیستیڤاڵی ناوخۆ و دەرەوەی کردووە. ئێستاش ئاوات عوسمان میوانی زایاڵی داهێنانە. دەرهێنەری فلیمی سینەمایی ئاوات عوسمان، ئەم کاتت باش. زۆر سپاس بۆ میوانداریە و ئەزیزی منن. زۆر سپاس کاگاوات 19 ساڵە بێ یەکترمان نبینیوە. دەمێکە زۆر دەمێکە بە هەڵیان نەچوو بم لە ساڵی 2002 ئەوانەوە بوو ڕۆشتی بەرە و بەریتانیا و چووی بەرەو خوێندن و کاری سینەمایی و ئەوانە. ئێستاکە کە لێرەوە یەکترێ بینینەوە بەڕاستی زۆر خۆشحاڵم هاوکات و هەموو ئەو شتە جوانانم بیرەکەوێتەوە کە لە سلێمانی باس دەکرد. ئەو هەموو خەون و خەیاڵە جوانت هەبوو بۆ پرۆژەی سینەمایی. ئایا هەموو ئەو پرۆژە سینەمایانی کە باس دەکرد وەختی خۆی، هەموو خەیاڵە جوانانەی کە هەت بوو کاتی خۆی، توانیت هەنگاو بە هەنگاو ئیشی لەسەر بکەی لە کوردستانەوە تا بەریتانیا؟ سپاس ئاسۆیجان، وەڵا من چاوم ڕوون بۆوە کە بینیمیت. ڕاستەکەی کە دیتە دەرەوە کۆمەڵی خەونت هەیە تۆزێک دلوژنە، ینی جیاوازترە لەوەی کە بەرواقعکاکەوی، تووشی کەڵسە شۆکەبی، تووشی فێربوونی زمانێکی تازابی کە پێشتر تعبیرت پێ نەکردووە، بیرت نەکردوێتەوە بۆ زمانە. ئەمە زەمانێک تەبا، بەڵام دوایی کە دیتە ناو کلتورەکەەوە زۆر ئاسانتر لەوەی کە لە کوردستان بیرمان لە کردوەوە جێبەجێ بێ، بەتابەت سیستمی فێربوون، سیستمی کارکردن، چونکە هەمووی سیستەماتیکە لێرە. فەرقەکە لەگەڵ کوردستانە ئەوەیە تۆ پێویستت بە هەر کە چتە ناو نێوەندەکەوە ئەوەی کە لە خەیاڵ و لە خولیای تۆیان هەیە ئەتوانین جێبەجێ بکەی بەبێەوەی بزانن کە تۆ چ ڕەنگێکی، چ ڕەگازێکی، چ ئایدیایەکت هەیە، لە چ ڕیسێکت هەیە، چ ئەسنسیەکت هەیە، لەکوێوە هاتووی کێشەیە تۆ ئەو خەونەی کە هەتە بە شێوەیەکی جوان پیشانی بدەیت و ئەتوانی جێبەجێکیت. هەڵبەتە بەشێک لەو خەونانە ماتوتە دی و ئیتر ئینسانیش جارێ هێشت گەنجین خەونی ترمان ماوە. بەڵێ بە دڵنیاییەوە. ئاوە جان لە ماوەیە شتێکت نووسی بوو لە پەیجەکەی خۆت بە حەقەت زۆر کاری تێکردم لە دڵەوە هەم ئازاریام، بەڵام لە دڵیشەوە دڵی خۆش کردم کە تۆ بەو گڕوتینە گەورەیەوە لە کوردستانەوە تا بەریتانیا بەردەوام بی لەوەی کە ئەو خەونت بێنیتە دی، خەونی خوێندن و خەونی ئەوەی کە توانی دکتۆرا وەرگری، بتوانی بۆ دکتۆراکەت بخوێنیت و هاوکات 2 ماستەری ژوەر بگریت. ئەمێ باسی ئەو کەم تۆ باسی ئەواکەی کە 9 ساڵ ئەو هەموو 9 ساڵ زیاتر لە کوردستان سەرقاڵی خوێندن بووی، بەڵام نەوتوانی بڕوانامەکە بەدەستبێنی، بەڵام توانیت لە ماوەیەکی کەمە لە ئەوروپا چەندین شاهادە بەدەستبێنیت. ڕاستەکەی مەسەلەی خەون و خولیای ئینسان سنووری بۆ نییە، ئەوەی باشە ئێمە لە هەموو شتێکمان سنووردارەکرێ، بەس خەونەکانمان کەس ناتوانێت سنووری بۆدانێت، کە هی خۆمان مڵکی خۆمانن. من گەنجێکی گەنج بووم، خۆم گەنجەکانی تر شانۆ لە سەرەتای مناڵیمەوە هەم بوو لەبەرەوەی لە ڕێگەی کاک سەلاحی خاڵۆزان سەلاح ڕۆف حەزم لە هونەر بووە. ئیترە و کاتەش کە لە 91 تەقدیمی و پەیمانگای نۆجوانەکانم کرد، ئێمە خولی سێم بووین چکە لە ئێران گەڕابووینەوە و ساڵە خولی سێم وەرنەگیرا. ساڵی خۆم هێشتەوە دیسانەوە و ساڵەوتیان عەدەد ڕسوب وەرناگیرە. بە کوردیەکەی من لە مەحەد وەرنەگیرام بە 2 ساڵ تەقدیم کردن. 3 ساڵی ئەعدادیم خوێند و چوون بۆ بەغا. لە بەغاش لە ئەکادیمیا وتیان تۆ لەبەرەوەی لە کوردستان ئەعدادت خوێندووە وەرناگیری لە ئەکادیمیترۆ و 4 ساڵی خوێندنی خۆم واز لێ نەچووم لە مەحەدەوە دەستم پێ لە بەغا. یعنی 4 ساڵم هیچ سفر بووە، چکە ئەعدادیەکە دەرسم هێشتبووە تەواو نەکردم تا 5 ساڵی خوێندنیشم لە بەحەد. ئەخی ساڵی خوێندنم بەهۆی سروفی سیاسیەوە و کاتە بیرڕایەکی سیاسیم هەبوو، ڕەنگە تۆ خۆت و کاتە بزانی بەهۆی وەسعی سیاسیەوە ئەم قەبزم دەرچوو لە بەغا نەتوانین تەواوی بکەم. هاتم فیلمێکمان لە کوردستان دروست کرد زامی کامێرا و باسی کۆڕەوەکەینەوە توێکێ کردو تر خۆشم تۆزێک
کاتە بیڕای چەپم هەبوو دوورکەوتبەوە لە خوێندن و لە سلێمانیش بەداخەوە جارێکی تر وەریان نەگرتمەوە بە بیانی ناجۆر ئەو کاتە و دەسەڵاتدارانی پەیمانگەی جوانەکانی ئەو کاتە وەریان نەگرتم تر بە حەجم تەواو نەکرد بەو دڵشکاوی هاتم بۆ ئەوروپا بەس مەبەستمە 9 ساڵ هەر من دەرچووی پۆلیسێ بووم بەس هەر هەمان 9 ساڵ من دبلۆم بەکالریۆس دبلۆمی باڵا 2 ماستەر ساڵێکی دکتۆراش ئەنەمە 2 ساڵمە هەمان 9 ساڵ ئەو شتم تیا کرد یعنی تا بەدەزێنە یعنی بەستی منەوەیە ئینسان ئەگەر بێوێت کەواتە خەلەلەکان ئینسانەکان نین هەر جۆرەکرد بێت لە ئینسانە دروستیەکەی بەڵام ئەو سیستمە تێک تەشکێنێ هەلا دەکای تر ماوەتەوەی کە ئایا تۆ لە سیستمەکە دیتە دەرەوە چانست بۆڵەکەوێ خۆت دۆزیتەوە یا هەر لەو سیستمە بە وێرانکراوی ئەمێنیتەوە ئەو دوشتە جیاواز تا ڕادەیەکە خۆمیستومە بەدەستمێناوە بڵێ ئەمە پرسیاری ئەوت لێ بکەم هەر لەسەر ئەو بابەتی کە نووسی بوت و هەر لەسەر ئەو خەونە گەورەی کە هێناتە دی کاگاوە هەڵبەت ئایا گرفتە گەورەکە لە سیستەمەکە یان تەنها ئەوەیە کە یان بێژگە لەوەش لە سیستەمەکەیە ئایا گرنگی ئەدرێت بە خەون و خولیا و بیرکردنەوەی تۆ ڕوانینی تۆ بۆ نمونە تۆ کەسێکی حەزت لە بواری سینەمایە بەڵام کەسێک هەیە حەزی لە بواری ئابووریە بەڵام دواتر تۆ لە سینەما حەزت لە سینەمایە دواتر ئەچیتە بوارێکی ترەوە بە ناچاری لە عێراقا یان لە کوردستانە ئەمە خەلەلێکی گەورەی ناو سیستمی پەروەردەیی نەبووە زۆر لە زانکۆ ئەو من 3 ساڵ بوومەوە ساڵ لە زانکۆیەکێ لەو شتانەی کە زۆر پێداگرین بەسەرێکت کارمان و ریفۆرمی تیا بکەین کە یەکەم دەرەجە نەبێ بە قیاس دووەم وەرگرتن و خەونی کەسەکە ینی تەنها ئەو مقابلەیە نەبێتە قیاسێک کەسەکەی پێوەبرین با بزانین تا چەند خەونیە تا چەند ئەوێت لە بوارەکەی خوار بێنێتەوە ئەو خەونی کە پێش هاتنی بۆ نەک بە ناچاری لە بەشیشکەوتیدا بێتەوە جدێتەوە لە پەیمانگا و ما زانکۆکانی کوردستانە بەداخەوە ینی لەبەرەوەی لایەزال قبول بەرکەزیە لایەزال لە وەزارەتەوە دەرەچێت و پێچوانی زانکۆکانی دەرەوە یان پەیمانگەکانی دەرەوە هەموو کەسێک لە دەرەوە توانێت بخوێنێت خۆت ئەزانی لە هەموو کەسێکە توانێت لەو بوارێکی حەزی لێتی بخوێنێ ئامادەکاری بۆ کرێت لە متەوەستەوە ئامادەکاری بۆ کرێت لە ناوەندی دواناوەندی بڵێن ئەلیڤڵ و یان لە دیپلۆما تۆ ئامادەکاری بۆکەی لە زانکۆ توێت چی بخوێنیت لە کوردستان وانە لە کوردستان بەپێی دەرەجەکەتە چی وەرتەگرێت تر دوایی ئەگەر ئەوە وەرنەگرێت جاری وایە تۆ حەزت لە هونەرەکە لەو کاتە لە مقابلەکە لەبەر کەسێکی زۆر پێشکەشی کردووە وەرناگیرێت بەڵێ ئیتر لە یعنی بەڕاستی بۆ ئەو حاڵەتە ئەگەر بزانرێ بێ پێویست بە چەند پەیمانگایەکی هونەریە بۆ چەند پەیمانگایەکی سینەما چەند زانکۆیەک و فیلمسکوڵێک کە بتوانێت خەڵک تیاتر ببێت لە کوردستانە ئەو بوارەمان تا ئێساکە نییە بەداخەوە بەستر نەش بۆتە خەونی سیاسەکانی ئێمە هێندە عقلیان کراوە نییە بۆی بیلۆکەنەوە کللتور و سینەما شتێکی زۆر گرنگە بۆ بە دڵنیاییەوە منەوەت بیرەخەمەوە کاگاوات هەڵبەت بەو هەموو کۆش و هەوڵە گەورەیەتەوە ویست خزمەت بکەی بەر لەوەی بڕی بەرەوبەر بە ئەوروپا بەڵام دواتر تۆ بووی بە یەکێک لە دامەزرێنەرانی بەشی سینەما لە زانکۆی سلێمانی بەڵێ وەڵایی من یعنی ئەوە شتێک بلەوەی کە جاری وایە ئینسان بیرەکاتەوە چانسێکی بۆ هەڵ نەکەوتووە لە جگەیەکە من بە تەلەبە نەمتوانی لە کوردستان هەر تەلەبەیەکی پەیمانگا نەمتوانی وەربگیرم لە کۆتایی دەستپێکردم لە کۆتایی پەیمانگا شەمار وەریان نەگرتم لە پەیمانگای سلێمانی کەەوە یعنی دایمەن خاڵێکی ڕەشە لە ژیانی منە بەس دوایی کە چانسیۆم بۆ هەڵکەوت لە زانکۆ زانیم کە منیکێکم لە پێویستەکان لە بەرەوەی من 2 ماستەرم خوێندووە اختصاسێکان لە عێراقا کەس لەو اختصاسی منی نەخوێندووە نەکرد لە کوردستانە اختصاسی پۆست-پرۆدەکشن و ڤیژوەڵ ئیفێکت کە ماستەرەکەم بە ئیمتیازش تەواو کردووە لەگەڵ ئەوەی کە من ماستەریشم لە سیناریۆ دەرهێنانیشا خوێندووە جگەلەوەی دیپلۆمی باڵام لە سینەماتۆگرافی خوێندووە لەگەڵ پۆست-پرۆدەکشنە بگارۆسم لێرە خوێندووە دیپلۆم هەر لە بەرتانیا خوێندووە زانیم ئەم پێویستی من بۆ کوردستان زەڕورە و بەشی خۆشم فێرخوازەکان شایەتی ئەوەن کە ئەو 3 ساڵە من دەستی من دیار بووە خزمەتێکی بچووکم گەیان وتم باوەک لە بیدایەتی ژیانما شکێنراوم و نەمتوانیوە ینی شکێنراومەتەوە نەمتوانیوە بۆکو تەلەبەیەک بین با بتوانم مامۆستایە خزمەت بکەم خزمەتی خۆم گەیان بەس دوایی دوجار بیر دەکەیتەوە لە کوردستان هیچ ئەپریشیشنێک نییە
پێزانین نییە من لە سەردەمێکا ڕۆیشتمەوە سەردەمی داعش بوو بووچەکەمان ڕوعموچە بوو یعنی هەر وەکو ژیان نەدەتوانێت مرۆڤێکی ئاسایی بژی خۆش خێزانیشم خێزانم ماستەرەکەی لە سپیشال ئیفێکت میکاپە ئەویش هەر اختصاسێکی نادرە بکالۆرۆسەکەی بوورە لە سپیشال ئیفێکت میکاپە و پۆست گراجوێتەکەی لە پرۆستەتیک میکاپە ماستەرەکە لەسەر لە فیلمە ینی هەر ئەو اختصاسانەی ئێمە نادرن یعنی بۆ ئەبێ میسانانە کە دێتەوە قراری وادا لە کوردستان خزمەت بکە ئەپریشیشن هەبێت لە سەڵاتۆ لای خەڵکەوە بەڕاستی هیچ ئەپریشیشنێک نییە ئیتر بۆیە برارمە من نەڕات و گەڕامەوە بۆیە بۆ دەست پێکردنەوە بە دکتۆراکەیەوە 2 ساڵی خوێنی هەر بژی کاکاوە دەزانی ئەوە چیرۆکە جوانەکە بوو هەر چەند کاریگەریکی زۆری لەناو ڕۆحی توای دروست کرد لە کاتی خوێندن تا کە نەوتوانی بەڕاستی بتوانیت شتێکی ئەوە بکەیت بەڵام دواتر بۆ مامۆستایی گەڕێتەوە و سینەماش دامەزرین یەکێکە بێ دامەزرێنەکانی ئەوە چیرۆکە گرنگەکەی هەڵبەت کاکاوات ئەمەی پرسیارەوە بکەم تۆ چەندین خەڵاتی وەرگرتووە زیاد لە 20 خەڵاتی وەرگرتووە بینەرانی دەنگی ئەمریکا زۆریان پێخۆشە باز ئەو خەڵاتانە بکەیت کە چۆن وەرت گرت و بە کام لەو فلیمانەی کە پێشکەشت کردن خەڵاتەکانە وەرگرت ڕاستەکەی من دەمێکە کاری فیلم سازێک هەر لە پێشەوەی بێم بۆ ئەوروپا لە سلێمانی ئەمە لەگەڵ هاوڕێکم کە لە بەغاوە پێکەوە هاتین هەردووکشمان نەمانتوانین بگەڕینەوە بۆ بەغا ئازاد بیرمە ئازادمان هەر ناو بڵێن خۆی حەسەن بەلاسم پێکەوە زامی کامێرەمان کرد ئیتر ئەو بوو بە تەسیسێکی باش خۆکۆمەڵی خەڵکمان لە خۆمان کۆ کردەوە ئیتر لەوە داوا من 2 کورتە فیلم لە کوردستان دروستکە هەر پێشوی بێم بە ئەوروپا ئیتر ئەو کاتە بە دنیای دەرەوەیان نەکرابووینەوە پێش ڕوخانی سەدام و بەس کە گەڕای گەشتمە بەریتانیا و یەکسەر چوومە ناو دنیای خوێندنەوە پێش هەموو شتە فێری ئەویان کردین کە چۆن ئێمە کارەکانمان پرۆمۆتی بکەین یعنی بینێنە فستیڤالەکان دیستریبیوتی بکەین وتر لەو بڕوایم لە دەرهێنەرە گەنجەکانە یەکێک بووم لە پێشەنگەکان کە فیلمەکان مناردە دەرەوە حتا وای لێ هات لە سەرەتای 2011 هاوکاری برادرە دەرهێنەرەکانی تریشمە کرد کە فیلمەکانیان لە دەرەوە پیشان بدرێت زۆرینیان کە فیلمیانەکرد من بۆم پەخشەکردن ئەمنات بۆ فستیڤالەکانی دەرەوە بە حکمی و علاقاتش کە من 20 ساڵ تقریبا 19 ساڵ لە دەرەوە مێستا علاقاتێکی زۆر لەگەڵ فستیڤالە چەند جارێک جووری بووم لە بەشێک لە فستیڤالەکان یعنی کە فیلمیشمە نارد بە حکمی سیڤیەکەم و بە حکمی نەغیتر زۆربەی جار وەرەگیرا سەدان فستیڤال فیلمی وەرگرتوون هەندێک لە فیلمەکانم کورتە فیلمەکان هەندێکیان خەڵاتی وەرگرتووە بەهۆی بابەتی بوونی مۆزوعەکە چکە ئەو کات من زۆر کارم لەسەر دۆمەستیک ڤایلەنس و کێشە کۆمەڵایەتەکانە کە سۆسیۆلۆژیکان دوایی هاتم لەسەر ڤیکتیم هود ئیشم کرد لەسەر مەسلەی قوربانی بوونەوەانە ئێستا دکتۆراکەم ڕێک پێچەوانەی ئەو فترەی ژیانی خۆمە کە ئیشم لە فیلما کردووە ئەمەی لەسەر پۆست ڤیکتیم هود ئیش بکەم لەسەر دوای قوربانی بوون فیلمەکانم زیاتر بابەتیانە بوون یعنی ئەو بابەتانە بوون کە دنیای دەرەوە ئەیانەوێت لەسەر کورپی ئەو بابەتەکانی کە باس نەکراون ئەنتڵ سۆری ئەو چیرۆکانەی کە چیرۆکی کولتورین بۆیە ئینترستیان هەیە بۆ دەرەوە مەسەلەی سینەری و کوردستان سینەرێکی زۆر جوانیە زۆر تایبەتە چیرۆکانمان ناوازن نەبیستراون چیرۆکی مەسەلەن چیرۆکێکن چەند جۆرێک لەمانە لە یەک مانای نییە دەگمەنن لەبەرەوە تۆزێک بابەتین بۆ خەڵک خۆشترە خۆشوەرەگیرە جوورەکان حەزیان لێتی بۆیە کورتە فیلمەکانم زیاد لە 20 خەڵاتی وەرگرتووە لە فستیڤاڵی جیاجیایە ڕاستی لە فستیڤاڵی زۆر گەورەشا بەشداری کردووە یعنی هەر فستیڤاڵی باشە خۆشمە چووم جاری وا بوو لە فستیڤاڵەکان حزوورمە بوو بڵێن لە فیلمە درێژەکەش بە هەمان شێوە ینی 4-5 خەڵاتی گرنگی وەرگرتووە لە کاتێکا کە زیاد لە 40-50 فستیڤاڵ بەشداری کردووە لە ناو و لە دەرەوەش لە کوردستانیش پیشاندراوە لە سینەماش لێرە پیشاندرا بەبەستمەوە ینی ئەو سەردەمە زۆر تمۆحم لە سەر فستیڤاڵ و پیشاندانی فیلم بوو بەس ئێستا تۆزێک تمۆحم گۆڕاوە من فیلم دروستکەم بۆ کوردستان ئێستاش بۆیە لە کارکردنام لەسەرەوەی کە فیلمێک دروستکەم لە کوردستان پیشان بدرێت بیرکەمەوە لە دەرەوە پیشان لە پێشەوە گەر جوولەیەکەیە زۆر مەشهورە نازانم کێ وتێتی ئەڵێگەرێت جیهانی بی لە گوندەکەی خۆتەوە دەست پێ بکە ئەمێ جارە لە کوردستانەوە دەست پێ بکەی یعنی جارێک خۆناسی باشتر لەوەی کە ئەوی دیناسی یعنی جارە ئەوزانین لە کوردستان خۆمانە ناسی جارە بۆ ئێستا فیلمم کە ڕەبتی هەیە بە بابەتی دکتۆراکەمەوە کە کار لەسەر تراوماکەم پۆست ڤیکتیم هود دەکەم لە کوردستانە جارە
بۆ کوردستان و لە ناو کوردستانایە بۆ ئەوێ نمایش بکرێت دوای ئەوە ئەگەر کرا دنیای دەرەوەش ببینێنی تماکەم زیاد بە دڵنیاییەوە کاکاوات هەڵبەت پرسیارێکم لا دروست بوو کە دوا بە دوای باسکردنی ئەو هەموو خەڵاتە و بەشداریکردن لە زۆربەی فیستیڤاڵەکانی ئەوروپایە و بە تایبەتی فیستیڤاڵانی کە لە بەریتانیا کراون لە زۆربەی وڵاتانی ئەوروپاش ئەو چەند گرنگە چۆن ئەتوانرێت کورد دامەزراوەیەکی سینەمایی هەبێت کە دامەزراوەیەک بێت کە هەماهەنگی و پەیوەندیکی گرنگی هەبێت لەگەڵ فیستیڤاڵەکانی جیهانە چۆن ئەتوانرێت ئەم هەنگاوە دەست پێ بکرێت کە ینی دامەزراوەیەکی سینەمایی کورد ینی گزارش کا لە کورد هەر چوار پارچەکە یان هەر کوردستان هەرێمی کوردستان بتوانێت ئەو پەیوەندیە دروستکە و بەشداری بکات بە هێزێکەوە هێزێکی فەرهەنگی و کولتوری و سینەماییەوە لە فیستیڤاڵەکانی جیهانە. ئەوە لە دوو هەنگاوم بەشداریم کردووە لە دروستبوونی فیلم کۆمیشن لە کوردستانە ینی وەکو ڕاوێژ وەکو حتا نووسینەوەی پەیڕەو پرۆگرامەکەشی بڵێن کە دەستەیەک دروست بێ دەستێکی فیلم کۆمیشنێک دروست بێ لە کوردستانە کە کۆمەڵە کاری گرنگی هەبێت سەنسەرشیپ نا ینی مەسەلەی سانسۆر نا بەس مەسەلەی ئەوەی کە سیاسەتێکی کولتوری سینەمایی دروست بێ لە کوردستان کۆمەڵی هاوڕێم بە دوو اتجاهی جیاواز خەریکن یەکێک لەوانە شوان ئۆتۆف و کۆمەڵی هاوڕێی تریش لە هەولێر و لە دوهۆک وان پرۆگرامێکیان گەڵاڵە کرد ئەو بوو ئەوان دایان بە پەرلەمان لە هەمان کاتا لەگەڵ کاکشەوکەدەمین و شارزیرۆ و دانر مەر و ئەوانە منیش هەر بەشدار بووم لەگەڵەوانە هەر ئەمان بابەتێکی گرنگ ئامادەکرا بۆ فیلم کۆمیشن ئەویش هەر ئێستا لە پەرلەمانە یعنی ئەوە جارێک پەرلەمان مەشغوڵیشتی ترە ڕاستێکی تاریکی و قەزیە کولتوریە گرنگانە بێت بەڕاستی سەکە هیچ دەنگێکی لەسەر نەدراوە نەبووە بە یاسا خۆی ئەمە زۆر گرنگە ئەوە هەبێت ببێ بە یاسا هەم تۆ پەیوەندی دروستەکەی لەگەڵ دنیای دەرەوەکە لە خاڵبەندەکانە تایەتی کە پەیوەندیکردن لەگەڵ دنیای دەرەوەیە بۆ هێنانە ناوەوەی ئینتاجەکانی دنیا لە چن لە ئیسپانیا لە کوردستان بۆ دروستکەن بن لە کوردستان دروستکە لە باتی لە جۆرجیا بچێت بۆ دروستکە لە کوردستان بکاسە فیلمێکی کوردی بودجەتێکی زۆر باشیش خەریکن بۆ پایەکە پرۆدیوسەرێکە من لەگەڵ یانامە کۆدڤایزەر لە کوردستانی خۆمان وێناگیرە من پرۆدیوسەرەکەم بردەوە کوردستان تیزەرەکەشی لە کوردستان دروست کرد ناوی جۆرجە نووسەرەکە ناوی هێنری نەیلۆیە بڵێن بەریتانیا نووسەرێکی زۆر مەشهوری بەریتانیا ئیتر لە کوردستان ئەم پرۆژەیە کرێ ئەمە علاقاتی شخصیە ئەوەی کە من ئێستا خەریکم بەڵام ئەکرێ بکبێ بە علاقاتی لەباتی شخصی بێتە علاقاتێکی نێونەتەوەی لە بینی چۆن مەغریب فیلم کۆمیشنی هەیە تۆ کاچیتەکان یەکسەر ژووری خۆیانیان هەیە لە مەغریب لە کاناچی دەڵەوەرە من بە مارکتین ئەوە دەیمە لە کەناری ئایلند تۆڵە لە ساسی زەریبەت بۆ گەڕێنمەوە ئەنی هەمووی ئغرا دەکا بۆ چی لە وڵاتەکەی ئەوە ناوێ نەگرتن بکەی هەموو وڵاتێکەوەی هەیە بە کوردستان نیمانە کە ئەم کۆمیشنە بێتە ئەساسێکی گرنگ بۆ ئەوەی کە خەڵک ئغرا بکەیت چکە لۆ ریجن کۆستە بۆی خەڵک بێت لە وڵاتی توێنە بگرێت ئەمە هەنگاوێکی وا هەیە هیوادارم سەر بگرێت و ببێت هەنگاوێکی لەو جۆرە هەیە بەڵێ بە دڵنیاییەوە ئەمەوێ بتگەڕێنەوە بۆ خەڵک ئاوات هەڵبەت ئێستاکە ئەگەر کۆمەڵێک ئەکتەر هەڵبژێریت ئەگەڕێتەوە بۆ لای شوان عەتوف و کە یەکێکە لە ئەکتەرە جوانەکانی کوردستان و کاروانی عوسمان شێوار و هاوکات ئازاد وەکو بڵێن ئیشی لەگەڵا بکەی وەکو پرۆدەکشن و ئەمانە وەڵایی ئاسوجان من شوانە یەکەم پرۆژەمان پێکەوە بن یەکەم پرۆژی لە دوای کورتە فیلمێکم پرۆژی گەورەی ئەویشەکە کە زامی کامێرا بوو 4-5 پرۆژەمان پێکەوە کردووە لە دوایەوە پرۆژەی گەورەتریشمان کردووە پێکەوە پرۆژەی بچووکمان کردووە پێکەوە ئەو کاری کردووە من هاوکاریم کردووە ئێمە هاوڕێی سەردەمە سەختەکانی ژیانی لە کوردستان ئەو خۆ دەزانی ئەمە سەردەمەی ساڵی نەوەتەکان لەبەرەوە ئێمە بگەین بە هەر جێگەیەک لە دنیای حەزەکەین کۆلابریشنمانە هەبێ ماوەتەوە سەر جۆری ئەو سیناریۆیی کە بەرهەمەهێنرێ هەڵبەدە کارکتەرێک هەبێ بۆ شوان بە دڵنیاییەوە ئەپرۆسی شوان ئەکتەرێکی زۆر باشە یعنی ئەکتەرێکی لە ئەکتەرە کوردە باشەکانە لە کوردستانە
هەر کاتێک پرۆژە هەبێ من بەوەڵێم هەر کاتێکش من پرۆژەم هەبێ ئەو لەگەڵ منە کارەکات و پێکەوە کۆلەبرێشن نەکەین کاروانیش ئەکتەرێکی لە ئەکتەرە جوانە شانوێ زۆر باشەکانم جارە من لە ئەڵمانیا زۆر قسەمان کرد کە بتوانین کۆلەبرێشن بکەین و کارکەین پێکەوە چکە ئاسانترە ئێمەکە لە ئەوروپاین هەرچەند بۆ من زەحمەت نەبووە چکە من شوانم هێناوەتە بەریتانیا دەوری بۆ بین لە بەریتانیا هاتوو تەفسیلی کردو بردوشمەتەوە بۆ کوردستان دووسێ جاریش یعنی کە تۆ لەگەڵ شەریکاتی دەرەواییشت کرد ئاسان خەڵکت بۆیەتە دەرەوە بۆ ینیتوانی کۆلەبرێشن من خەڵکم لێرەوە بدۆتەوە بە کوردستان لە کوردستانی شەوەی ناوە بۆیە توانیمە ئینتاجی خۆم بکەم چکە تۆ لەگەڵ شەریکاتی بریتانیا کە ئیشەکەی ئاسانکاریت بۆ کا بۆ مەسائلانە ئێستا گەر توانین لە دەرەوە لە ئەوروپا ئێمە تیم دروستکەین ئاسانترە ئەکتەرەکانی دەرەوە پرۆدەکشن لە دەرەوە بڵێن ئەوانی کە کریتیڤن لە دەرەوە پێکەوە چکە زۆر پەرتوبڵاوین پەرتەواز هەرێکە لە جێگەیەکی کۆنابینەوە کوردستان چۆن لە کوردستان یەکتیما خۆش ناوێ و کۆنابینەوە لێرە شەمان شێوێ بەداخەوەزانم بە دڵنیاییەوە دوایین پرسیار کاگاوات هەڵبەت هەم وەک خەونی داهاتوت بێژگە لە دکتۆراکەت ئایا بەنیازی ئەو کۆمەڵە چیرۆکی زۆر جوان هەیە سەرەتاش باسی کرد کە چیرۆکەکانی هەڵبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی کوردستانیش کۆمەڵە چیرۆکی ناوازە و دەگمەن و چیرۆکی زۆر غەریبی تایە تا چەند خەیاڵیەوەت هەیە زۆرێک لەو داستان و چیرۆکە گەورانەی کە لەناو کوردستانە هەیە بیکەی بە فیلمێکی درێژ فیلمێکی سینەمایی کە توانێت بەشداری لە فیستیڤاڵە گەورەکانی جیهانە بکات ڕاستەکەی خەونێکی گەورەم زۆر گەورەمان هەیە بە تەنیا خۆم نیم چێت لە ئەو کۆمەڵە لە کوردستان نووسەرێکی زۆر گەورەی ئێران سینارەکەی نووسیوە بیرۆکەکە یەکەمین جار وا بوو قرار بوو خۆم سینارەکەی بنووسم دوایی بیرۆکەمان نابە نووسەرێک لە ئێران سینارەکە تەواو بووە ئێستا ئامادەکارین لە سینارەکەیە کە بتوانین لە ساڵی ئایندە دەست پێین بە پرۆدەکشن ئیتر نازانم ئایا توانین لە ساڵی ئایندە تەسویر بکەین یان نا بەڵام لە ساڵی ئایندەیە بێگومان دەستگەین بە پرۆدەکشن خۆی قرار بوو زووتریش بێ بەڵام بەداخۆ من هەفتەی داهاتوو دیسانەوە هەردوو قاچم نەشەرگەریەکەم بۆ ماوەی چەند مانگێکە بێت دیسان لە جێگا بۆیە ئەبێ ماوەیە بوەستم هەتاکە و کاتێک کە لە بەهارە گەڕێمەوە کوردستان دەستەکەم بە پرۆدەکشن بەڵام ئەو پرۆژەیە لە 100% ئەچێتە بواری بەجێکردنەوە و خەریکی ئامادەکاری بۆی پرۆژەیەکی زۆر گەورەیە و ڕەبتە بە ئایدیای ئێستەمەوە کە ئیش لەسەر پۆستکردن دەکەم یعنی تەنها باز لە قوربانی بوون ناکەین کورد و قوربانی کورد لە دوای قوربانی دروستبوونی پاڵەوان لە ناو تراژیدیایە کە تۆ تەنها تراژیدیا و دۆکومنت نەکەی باز ئەو چیرۆکە شارەوانەکەی کە لە ناو تراژیدیا هەبوو کاتی کورد هەیوە تۆزێک جیاوازەکە لەوە لەم پرۆژانی لە ئێستا بە دواکاری لەسەرەکەم چکە مە بابەتە ئەکادمیەکەم ئەوەیە خۆ ناکەی دژی بابەتە ئەکادمیەکە خۆم بۆیە پرۆژێ بکەم و پرۆژێم بۆ کوردستانە چکە لە فیلمی درێژە بۆ دوم فیلمی درێژی لە سینەماکانی کوردستان جارە نمایشیەکەم ئەگەر تەواو بوو ئەگەر عمر باقی بێت و توانم سەرکەوتوو بوو لە لاری تەندروستیشەوە بزانین چۆنە بێتەوە هەر بژین هەمیشە گەشاوەبی کاگاوات و هەمیشە لەش ساغ بیت و هەمیشە بەو خەونە جوانانەی خۆتۆ بژی و هەنگاو بە هەنگاو کاری لەسەرکەی هەر بژین زۆر سپاس ئاسۆجیان خۆشحاڵم چاوەڕوون بۆ عەزیزم زۆر سپاس بۆ کاتی پێتبەخشین کاگاوات عوسمان دەرهێنەری سینەمایی هەر بژین زۆر سپاس چاوەڕوون